قەزای دووس خوورمات و بە دووری 8 کیلۆمەتر کەوتووەتە باشووری پارێزگای کەرکووک و زۆربەی دانیشتوانەکەی کوردن. هاوکات پێکاتەی تورکمانی شیعە و سوننە و عەرەبی شیعە و سوننەش لە شارەکەدا هەن. لە دوای هاتنی تیرۆرستانی داعش بۆ ناوچەکە، چەکدارانی حەشدی شەعبیش بە بیانووی پاراستنی ناوچەکە هاتوونەتە شاری خوورمات و بەڵام لەگەڵ هاتنیان تا ئێستا چەندین جار لەگەڵ پێکاتەی کوردی شارەکە و هەر جارەی بە بیانوویەک شەڕ و ئاڵۆزی دروست بووە و بەو هۆیەشەوە ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی خوورمات و بوونەتە قوربانی. لەسەر چیای هەنجیرەین سەر بە سنووری قەزای خوورمات و دەمانەوێت لێرە و بەداداچوونەکانمان دەست پێ بکەین سەبارەت بە زیادبوونی ژمارەی چەکدارانی حەشدی شەعبی لەم سنوورە و ڕۆژ بە ڕۆژ فراوانبوونی دەسەڵاتی حەشدی شەعبی لە سنوورەکەدا. خەڵکی خوورمات و دەڵێن نەک حەشدی شەعبی تەنها شارەکەیانی داگیر کردووە، بەڵکو ئەم چیایەش کە ئێستا ئێمە لەسەرین زیاتر لە 800 دۆنمی لەلایەن وەقفی شیعیەوە داگیر کراوە. دەمانەوێت لێرەوە لا لایەنە ئەمنیەکان و خەڵکی شارەکەش لەلایەک و لایەنی ئیداری ئەم شارش لەلایەکی دیکە بپرسین هۆکاری فراوانبوونی دەسەڵاتی حەشدی شەعبی لەم شارەدا چییە و چیان دەوێت. ئێستا لە بازاری قەزای خوورماتوم دەمەوێت ڕای خەڵکی شارەکە بزانم سەبارەت بەبوونی هێزێکی زۆری حەشدی شەعبی لە شارەکەیان و دروستکردنی ئاستەنگ لە بەردەم دانیشتوانی کوردی خوورمات و ئەم شارە لەوەتی حەشتی شەعبی هاتووە کورد ئیسراحەتی نەکردووە وەکو بۆچی پابەندی ڕێکەوتنەکانە بەڵام ئەوان پابەندی ڕێکەوتنەکان نین. بەڵێ تەنانەت ئەوان تێن بۆنەوە ئێمە زۆرش ڕێزیان لێگرین بەڵام ئەوان ڕێز لە کورد ناگرن. ئەو ترێ ماڵە کوردەکان ئەوانی کە چەندین ساڵە لە نێو گەڕەکە تورکمانشینەکان بۆ نمونە ماڵیان هەبوو یا خونیشتەجێ بوون ئێستا ماڵەکانی خۆیان ئەگوازنەوە بۆ ناوچەکانی تروایە 95 کورد نەماوە لە مەنطقە تورکمانەکانە. ئێوە وەکو دانیشتووی خوورمات و ئەگوترێ ئێرە سنوورێک هەیە لە نێوان هاوڵاتیانی کورد و با بڵێن تورکمانەکان یاخود عەرەبەکان بۆتان نییە بچنەوەری بۆتا بیبینە سەب کۆنکرێت گەورە کراوەڵی برا بەڵێ ڕێنیێت بچیتەوە بەرەوە. بۆچی کۆنکرێت کرا بۆچی ئەو دیوار هەڵچنراوە؟ چکۆتا سەم کۆنکرێتی بەرزتریان کرد دووبارە و دیارە تەمای شەڕێکی ترن. ئەم سنوورەیە ئەو دیواری کە ئەیبینین ئێستا ئەمە دیواری چی پێڵن لە ناو خۆتانەوە چ ناوێتانی ناو حەمرین. بۆچی پێڵن حەمرین؟ چونکە وترەوە ئەو لاوی کورد ئەمە کورد لێرێن ئەو دیم سنووری ئەمە نییە. ئانی ناتوانن ئێوە بچنە ئەو دی و ئەی هاوڵاتیانی ئەو دی و مەسەلەن هاوڵاتیانی ئەوە زۆر بەکەمەتێن یەنە ئەم دی زۆر بەکەمیەوەش ئافرەتیان دێ زەلامیان نایەت. بۆچی ناوێرن بێن یاخود گیانی خۆیان نەترسن؟ ئەوانی زەلامیان هەڕەشیان لە ئافرەتەکانیان لەگاڵێن نەچن بۆ لای کورد چ مەکردن. بەڵێ ئاوا هاانیان دەدەن لە مزگەوتەکانیانەوە ئەواز دەگەنەوە لە هەچکێ زەلامێک ببینە ئافرەتەکە بچ لای کورد بکڕێ لە پیاوەکەی دەن. هێزە ئەمنیەکان ڕۆڵیان چییە لەم ناوەندەی ئەیوا بۆ نمونە ئەتوانن ڕێگری لە ڕۆداوێ بکەن؟ باشن لەوەتی هاتە کەمی وەزاگەی ئەو دەبووە بەڵام دەستیش هەر هەیە. ئێمە کێشێکی کەویش گەورەمانێ زۆر سە حالیان تیلاک ئەوان تیلاکە زۆر تێنن بۆ دووست تیلاک زۆر لە دووزە حەشدی شەعبی هێنێ حەشدی شەعبی چکە ئەوان خوڕن لە ئێرانەوە بۆ خۆیان توانن سیارە قافلە بگێرن. شارە حەشدی شەعبی کردێ دێ معسکەر یعنی و معسکەر بە فرقەی 15 ئەم شارە هیچ بە خەزا ناچێت. بەڵێ یعنی ئەم شارە سەیرگە گشتی ئەوان لەبان بینایی حکومەت برجان دروست کردووە. باش ناو بازار خەڵ نایوێ بڕات یعنی ئێمە بازار خۆمان سجاوە کردە لەگەڵوانە ماڵی کوردیان داگیر کردەوە سەد نقطەیان کردەوە 80 سانتیم لەبانی.
هۆکاریم شەڕان دیارە لە هەردوو تەرەفەوە بۆ ئێمە ناتوانین هەموو شتەکان بشکێنە سەر حەجی شەعبیە بەڵێ ئێمە چۆنەکو کورد کاتێ بە مافی خۆی زانێت کە پێشمەرگە بێ ئەوانیش وەکو شیعە وەکو خەڵکی دووست بە مافی خۆی زانێت کەسێکیان مەسەڵەن حەجی شەعبی بێ بۆ ئێمە ناتوانین ئەوان تۆهمەتبار بکەین بەوە لە دوای هاتنی حەشدی شەعبی بۆ ئەم شارە وەزع چۆنە لای ئێوە گەنجێ کورد بچێتە بازار تاشقەڵی پیاگەنێنی پیاگەن ئەوە مشکلە ڕۆداوانەوەی کە حەجی شەعبی لێە با بڵێن ڕێگری لە کوردەکەم چێتە ناوچەکانیان ئەوڵای سەر دوو گەنج بچێتە ناو بازار لەوانێت کێشێکی بۆ دروست ساوان مسەمەر ناوی ماسۆڕۆن لە منطقەی ماسۆڕۆن هیچ کێشێکمان نیە لەگەڵانە بەس ئێمە بڕۆ بۆ منطقەیەوان زیاتر منەی کێشەمان لەگەڵا ئەی هیچ هێزێکی ئەمنی لێ نیە ڕێگری بکات لەو وڵای هێزی لێ بەس هێزەکە چی بکات دەنگ ناکە دەنگ ناکە سەد کورد بکوژێتە ئەلەو شارە یەک نەفەر نایە دەجۆ ئەوە پێم ئەوان کەی خۆیان تێنە ناو شارەکەی ئەمە تێنە جمهوری گێژە خۆن ئەمەش بڕۆنەوە دارکاریمانەکەن و غەدرمان لێکەن دەستگا ئەمنیەکان ناتوانن ڕێگریان لێ بکەن نەوەڵا کەس دەنگ ناکە کاکە ئەوان سەرەکەن لە کورد نەمێنێ لەی شارە قسەی ڕاستی ئەوەیە حەشدی شەعبی ها تورکمانەکان نییە دەبراش نەی کێشاکە منەی کێشاگەن مشکلات بۆکرد گەریانە کوردەکە دەرکەن لێ شارەیە ڕیشسپیەکانی خوورمات و بەجێ دەیاڵین لەولاترەوە گەنجێک بە تاسەوە چاوەڕێ دەکات قسەمان بۆ بکات ئەم گەنجە پێی وایە حکومەت و حزبە کوردیەکان خەڵکی خوورماتویان فرامۆش کردووە ڕاتان چیە سەبارەت بەوەی کە حەشدی شەعبی ئێستا خەریکی نانووسکردنی گەنجانە بۆ ڕیزەکانی خۆی خۆی شتێکی بۆ بڵێ بۆ کورد ئاگە ناو کورد بوون سێ شتێکی زۆر چاک هەتا ئاگە حەج شەعبی بێ ئێمە هیچ شتێک کێشێکمان لەگە شیعە نییە تۆ وەکو گەنجێکی کورد ئامادەی بچی لە ناو ڕێزەکانی حەشدی شەعبیا خزمەت تعینم گەن لە ناو دووزە تعینوم بۆچی ناچاری یا هەر چەنا فایلمداوە بۆ پێشمەرگە باوەڕم نییە چەنا فایلمداوە بۆ پێشمەرگە 250 لە گیرفانمە نییە ناوم نانووسن قەردم کردە ڕۆیمە لە شوێنەکان تێر بڕۆم بوومە پێشمەرگە تاعینت ناگەن لە ئیدەی لە کوردستانە لێ قەیرانە پارە نییە ماجرە بێتە حەج شەعبی بێتە حەج وەتانی ئەلمی بەس پارەکەی دا تۆ هیچ هاوڕێیترت هەیە بوو بێ بە حەشدی شەعبی بێتە حەج وەتانی هاوڕێ زۆرم بێ لەم فەوجەکان ناوی نووسێ و لە حەج شەعبی شەیە و هەموو شتێک شێ ئێستاگەش ئەگەر کورد تاعین گەن زۆرینەی کورد تاعینەوە لەناو حەج شەعبیە تۆ وەکو گەنجێکی خوورمات و ڕووی دەمەکەیتە مەسەرەن پارتی وێکێتی یاخود دەسەڵاتی کوردی چیان پێڵێ چیت ئەوێ وڵی فەوجە بگەنە لە دوو زەگەنجەکان خۆمان تاعینگەن ئێمە ومان ناگەرەکە لە ناو شارێکی خۆمانە فەوجە بگەنە 500 گەنج تاعینگەن نەک تورکمانەکان چەنا فەوجان کردە و ناو خۆیان تاعینەکەن حکومەت عێراق لێ زۆرینەی کوردەی ناوچە حەقمانە کوردستان شەلێمە ناوچەنا دابراوەکان ئێمە شەقمان پێ نییە یاعین لێ بینی ئەمە هیچ خاوەنی نییە و تا شارەکە بێخاون دانیشتوانە کوردەکەی قەزای خوورمات و بەدەست زەبر و زۆری چەکدارانی حەشدی شەعبیەوە بێزار و نیگەرانن بەڵام ئەوەی زیاتر خەڵکی ئەم شارەی نیگەران کردووە وەک خۆیان دەڵێن بێدەنگی و خەمساردی لایەنە حکومی و سیاسیەکانی هەرێمی کوردستانە وەکو خۆیان دەڵێن ئیتر بەسە وەزعی خوورمات و چۆنە بۆ وا بێزاری قسەمامونە بۆ ئانی گوێتان لێ ناگرن یەکێک لەو کەسانی کە وەک نەیار و دژی بوونی چەکدارانی حەشدی شەعبی دەناسرێت لە خوورمات و ئەویش گەنجێکە بە ناوی گۆران گەوهەر جگەلەوەی ئافسەرێکی پێشمەرگەیە هاوکات وەک هاونیشتیمانیەکی شارەکە دەیان چەکداری خۆبەخشی لەگەڵە و لە شەڕەکانی نێوان کورد و حەشدی شەعبیدا بەشدار بوون کا گۆران ئەکرێ بزانین کێشەی سەرەکی بوونی ئەو هێزە زۆرانی حەشدی شەعبی لێنەو شارەکەی ئێوەیە چییەوە ئەوان چیانەوێ و ئێوە چیتانەوێ ئەوە هەموو لای هەموو عالم معلومە ئێستا بۆ نمونەی ئێمە دایرێکی نفوسمان هەیە لە منتەقەیەکی شیعەیە کوردێک ناتوانێت ئەمڕۆ جنسەکەی تازەوە بکە کەسێ ناتوانێت بڕاتە ئەو سنوورە ڕێگریان لێەکەن لێگەن بەڵێ بۆ نمونە ماڵی کوردیان داگیر کردووە ڕۆینە نقطەیان دروست کردووە لەسەری ماڵی کوردیان داگیر کردووە ڕۆشتونە کردویان دەمەقەڕی خۆیان شەڕکردن چۆنە
ئەی لایەنە حکومیەکان هێزە حزبیەکانی ئەم سنوورە ڕۆلیان چی بووە چی ئەڵێن لەو بارەیەوە تا ئەم دقیق ڕۆڵێکیان نەبووە ڕۆژانە خەڵکە فڕێن و خەڵکە دزن ئێمە ئەڵێن نازانین بە حساب ئێمە حاکمی شار ئێمەین ئێمە هیچمان لە دەسڵاتان نییە شارماندا دەست ئەوانەوە و خۆمان ڕۆیمانە جەوەڵەکانمان کردو 6 لیوای پێشمەرگەمان لەم سنوورەیە ڕۆینە تا زەرگیان بۆ ئێمە گرۆ تا حمرینیان بۆ ئێمە کردو ئێمە شارەکەمان تەسمیل دەسەوان کردووە و خۆمان ڕۆشتمانە جەوەڵەکانمان کردو ڕۆژانە خەڵک ئەشکەندەی کوردەدەن لەم شارەیە کەسیش نییە جواب باتۆ کەسیش نییە شکاتێ لای بکەی بڕی بۆ لای ماڵەکەی گۆران گەوهەر ئێستا وەک سەنگەرێکی لێ هاتووە لە بەرامبەر چەکدارانی حەشدی شەعبی و شوێنەواری شەڕ و دەیان گولەش بە دیواری ماڵەکەیەوە دیارە تەنانەت ئێستا هاوشێوی منارەیەکی بەرز شوێنێکی دروست کردووە بۆ چاودێری و ڕووبەڕووبوونەوە لە ئەگەری شەڕێکی دیکە لەگەڵ حەشدی شەعبیدا. باشە ئەوان کە پێشتر ئێوە بەشداری چەند شەڕێکتان کردووە دژی چەکدارانی حەشدی شەعبی وەکو خۆبەخش لە شارەکەیە ئەوان بیانووی ئەوان هەیە کە گوایە ئێوەش وەکوڵێ ئیسیفزازی ئەوانەکەن یاخود چەکدارەکانتان تەقەیان لێ ئەەکەن شتی وا هەیە یاخود ئەمە چییە؟ پێشە مشتی ئێمە شەڕمان نەکردو ئەوان شەڕیان بە ئێمە فرۆشتووە ئەوان هاتنەوە سەر ئێمە شتێت پێ نەچوونە سەر ماڵی هیچ کەسێک و تەقەمان لە هیچ کەسێ نەکردووە ئەوان پێشتر دەست پێشخەریان کردووە مەجبور تو هەر کەسێک شەڕەت پێ فرۆش و دەست پێشخەری بکە مەجبوری توش جوابی دیت شەڕ ئێمە ئەوە بوو ئێمە نیەت ئەومان نەبوو شەڕیان خۆمان حازرگەن شەڕیان لەگەڵا بکەین بەس کەچی ئەوان پەلامارمانە دن سزادمانەکەن و زەختمالیەکەن و گەرگیانە لە شارەکە دەرماکەن مەجبور ئێمەش ڕوبە ڕوویان نەبین. لە نێو شاری خورماتوو مەبەستمانە سەردانی ئەنجومەنی قەزای خورماتوو بکەین کە لێرە هاوکات وتەبێژی حەشدی شەعبی کە هاوکات ئەندامی ئەنجومەنی قەزای خورماتوو ئەمانەوێ پرسیاری ئەوەی لێ بکەین خەڵک ئەو گلەیی هەیە بە تایبەت کوردەکان کە چەکدارانی حەشدی شەعبی دەیانەوێت ڕۆژ بە ڕۆژماری چەکدارەکانیان زیاد بکەن لەم شارێ ئەمانەوێ وەڵامی ئەم پرسیارە وەربگرین بۆچی حەشدی شەعبی دەیەوێت ژماری چەکدارەکانی لەم شارە زیاد بکات و بە نیازی ئەوەیە کە چەندی وایەک لە گەنجانی کورد لەم شارەیە دابمەستێنێت. گوترێت حەشدی شەعبی دەیەوێت ژماری چەکدارانی لە نێو خورماتوو زیاد بکات یاخود چەندی وایەکی نوێ تەشکیل بکات کە چەکدارانی کوردیش لە خۆ بگرێت گەنجانی کوردیش ئەمە تا چەند ڕاستە هۆکاری ئەمە چییە؟ ئێمە خۆ حزب نین نە حزبی نە جیهە سیاسین ئەمە فتوایە فتوە هات ئەم تورکمان و کورد و هەموو هاتن بۆ شەرکردن بەرامبەر داعش کورد بێت کوردشت یایە دوای 1970 کوردفەیلین خەڵکانەقینن مەوزوعی حەشد مەوزوع سیاسی نییە مەوزوع فتوە دینیە بەرامبەر داعشە ئەمە یەک دووهەمین لە دووسخورمات و دوو لوامانە ئێمە خۆ ئەوەش ئینکار نییە 52 زیاد بووە کەم بووە لە ناو شارە خەڵک دووز خۆ لە بەسەر نەماناوەڕدا ئەوەی هاتە قوات مشتەرەکی هات بە مۆزوعێکە کێشەنەیە بەڵێ هەڵبەت زیادبوونی چەکدارانی حەشدی شەعبی دوای گلەکانی خەڵک دوای ئەوەیەت کە پێش ماوەیەک لە ساڵی ڕابردوو ئەو ڕێکەوت نەکرا کە ژمارەی چەکدارانی حەشدی شەعبی زیاد نەکرێت بە هەمان شێوەش پێشمەرگە لە نێو شارەکە بگشێتەوە ئەمنیەتی شارەکە بدرێتە دەست پۆلیس و هێزە ئەمنیەکانی دیکە بەڵام ئێستا چەکداران زیاد کرا و ئەگوترێت جۆری لە دەسەڵاتیان بەربڵاو بۆ لە شارەکە خەڵک لەبەر ئەوە گلەیەکە هۆکاری ئەوە چییە؟ ئەمە ئەڵێن ئەوەی کە دلیلی هەیە بتێرێکە زیادمان کردە مەگەر ماشەڵە پارەمان زۆرە و عێراق هەموو پارەی نییە ئەوەی کە بێت پارەی گەرەکە ئەمە یەک دو هەمی خەڵک دووس من ئەڵێ میسە ئارامە یعنی مەوزوع نە حەشدا نە پێشمەرگەیە مەوزوع ئارام مەوزوع سیاست بوو بەڵام دوێنێشەوە بۆ منە تەقە لە ماڵی یەکێک لەو خۆبەخشانە کراوە هەر حکوومەتی سەر لە بەغا زعیفە وەکو حەشدی شەعبی ئێوە چاوەڕێی بڕیاری سیاسیەکان یاخود چاوەڕێی فتوای سەر و خۆتانەکان بۆ ئەوەی جوڵە بێ هێزەکانتان بکەن یاخود بیان کشێنەوە یا بۆ هەر کارێکی تر ئێمە مەرجعات چی پێمانەڵێ ئەمە جوندی مەرجعی ینی پێشمەرگەی مەرجعی ینی ئەوە چاوەڕێی بڕیاری سیاسی ناکەن چاوەڕێی فتوایەکەکان جوابی مطلق چون تشکیلی حەشدی شەعبی تشکیلی مەرجعیەت بوو مەرجعیەت چی ئەمریکا ئێمە ئیتاعەتەکەی واتە ئێوە بە فتوە ئاجوڵێنەوە
ئەندامێکی کوردی ئەنجومەنی قەزای خورمات و وەک وەڵامێک بۆ قسەکانی وتەبێژی حەشدی شعبی لە خورمات و باسی بوونی ژمارەیەکی زۆر چەکدار و بارەگای حەشدی شعبی دەکات لە نێو شارەکە و مەترسیەکانیش لەو بارەیەوە دەخاتە ڕوو. لەلایە کۆلۆمی لاوی کورد ناکەم چونکو بێکارەیە بێ ئیشە هیچ کارێ بەدەستێ نیوە ناچارە بۆ بژێوی ژیانی هانابەرێ بەڵام نیم لەگەڵ ئەوە بچێت لە حەشدی شعبیە بێتە چەکدارێک لەوانەیە ڕۆژە لە ڕۆژنا ئەو چەکەی ڕوبەڕوو براکەی خۆی بکاتەوە و دژایەتی براکەی خۆی بدات. من پێم باشە لایەنی کوردی بە دوو خاڵ من حەزەکەم زیاتر ئاماژەی پێ بکەم یان ئەو هێزی پێشمەرگەی وا لە دووری سنوورەکانی دووس خورماتۆ نزیک کاتەوە ئەوش چەند بارەگایەکی عینەن هێزی سەربازی خۆی لە ناو شارە کۆنتترۆل بکە زەخت بکە لەو لایەنەی ترە بە ئەو شوێنانەیەکەوە زیاتر مەدەنین با چۆڵ بکرێ یانێش ئێمە چەند لیوایەکمانەیە تایبەتە وە دووزەوە فەوجە لیوای جەماڵواران فەوجی جەماڵوارانی کاک جەماڵ عەقیل جەماڵ باشترە بووە لە سنوورێتر شەڕەکە ئەوش شارەزای شاری دووس خورماتەوە بکەڕێتەوە بۆ سنوورەکەی خۆی و لە سنوورەکەی خۆیان بەرگری لە شارەکەی خۆی بڵێ خورماتوو لە دەست کورد ناتوانێت ڕابکە یان لە دەست کورد دەربچێت دەرناچێ بەڵام پێویستەکان نەکاتە ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان نەتەوەیەتر ئاستی ڕێژەکەی یانەکەی لە تۆ زیاتر بێ بەوە گرە و لە تو باتەوە بتوێنێتێ خەڵکێکی زۆری قەزای دووس خورماتوو باری کردووە لە شاری دووس خورماتوو چۆتە شوێنەکانی تر ئەگەر نەختێ ئارامی هەبێت ئەگەر نەختێ خەڵکە لە دڵە ڕاوکێ دەرچێت زۆری ئەو خەڵکانە گەڕێتەوە بۆ شارەکەی خۆی و ڕەنگە بتوانێت بەرگری لە شارەکەی خۆی. بەپێی دوایین ڕێکەوتنی نێوان لایەنی کوردی و حەشدی شعبی لە شاری خورمات و دەبوایە هێزەکانی پێشمەرگە و حەشدی شعبی لەناو سەنتەری شاری خورمات و دوور بخرێنەوە ئەگەرچی ئەم خاڵە لەلایەن پێشمەرگەوە جێبەجێ کراوە بەڵام چەکدارانی حەشدی شعبی نەک هەر لە شارەکە نەکشاونەتەوە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان لە زیادبووندایە و ئاستەنگ بۆ خەڵکی خورمات و دروست دەکەن لە بەرەم هۆکارەش خەڵکی خورمات و گلەییان لە هێزەکانی پێشمەرگە هەیە. منیش دەمەوێت وەڵامێک بۆ گلەیی ئەو خەڵکە وەربگرم بۆ ئەمە بەستە دەبێت ڕێگەیەکی مەترسیدار ببڕین و بەناو چەکدارانی حەشدی شعبیدا تێپەڕ ببین تا خۆمان بگەێنینە هێزەکانی پێشمەرگە. وەک پێشبینیمان کردبوو لە بازگەیەکی چەکدارانی حەشدی شعبی ڕێگری لە تیمەکەمان دەکرێت. لواء خامس يم سردار إيه مدنيين انتم؟ لا إذاعة إيه دواتر بەو مەرجەی کە وێنەی شوێن و هێزەکانیان نەگرین ڕێگەیان پێداین دەرباز بین بەڵام هەڕەشەیان لێکردین گەر لە سنووری ئەواندا وێنە بگرین ئەوە لە نیشانی قەناس بەدەستەکانی حەشدی شعبی دەرباز نابین. وێ ڕای مەترسیەکانی ڕێگاکە خۆمان گەیاندە هێزەکانی پێشمەرگە. خەڵکی خورمات و گلەی ئەوەیانەکرێت ئەڵێ پێشمەرگە سنوورەکانی خورمات و ئەپارێزێ بەڵام حەشدی شعبی لە ناو شارەکە لە ناو خورمات و ئاستەنگ و عەزیەتی زۆری خەڵکەکە ئەیە ئێوە بۆچی کارێکتان نەکردو مەسەڵەن هێزەکانیشتان هاوکاری خەڵکی خورمات و بێ لە ناو خورمات و بتوانێت ئاسانکاری بۆ خەڵکی خورمات و بکە زیاتر ئەو مەسەلە مەسائلێکی سیاسیە ئەوانە زیاتر لە ناو خورماتووە هێزەکانی پێشمەرگەی کوردستان وەکو خۆتانە بینن ساترەکان بە هەر چواردەوری خورماتوو هەموو هێزەکانی پێشمەرگەی کوردستان پاراسویانە ئەو شوێنانەش کە ئێستا ئەو برادرانەی لەن هەم بە خوێنی هێزەکانی پێشمەرگەی کوردستان ڕزگار کراون وەکو یەنگیجە و ئەوانە بەڵام ئێمە زیاتر لە دەرەوەی شارەکانین ئەوەی لە ناو شارەکان هێزەکانی پۆلیس و هێزەکانی ئاسایش کوردستانە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەوانەی کە لە ناو شارن هێزەکانی حەشدی شعبی ئەوە ڕێکەوتنی سیاسی زیاتر ئەوێ بێ زیاتر لەسەر مەسایلی ڕێکەوتنە سیاسیەکان بێ ئێمەش وەکو ئەسکەر ئەگەر ئەمرمان پێ بکەن بۆ گەڕانەوە یا بۆ سنوورەکان ئێمە وەکو خۆی جێبەجێ بەپی ڕێکەوتنەکە ئەبووە چ حەشدی شعبی چ پێشمەرگەش لە دەرەوەی سەنتەری خورمات و بن بەڵام ئێستا حەشدی شعبی پێچەوانێ ئەوان هەن و لە ناو شارەکە پێشمەرگە نییە پێت وایە ئەمە
بڕیاری سیاسیان بەدەسەوەی حەجی شعبی ڕۆشنیاک پێشێرکاری ئەو ڕێگەوتنیان کردووە یا ئێوە وەکو پێشمەرگە هیچ بڕیارێکتان هەیە بۆ ئیجارێکی بچنەوە ناو شار کاکە ئێمە هێزەکانی پێشمەرگەی کوردستان خاوەنی مەرجعیەتن ئێمە مەرجعێکمانەیە ئەگەر ئەمرمان پێ بکە بۆ دەرەوەی سنوور ئەچینە دەرەوە بۆ ناوە ئەگەڕێنەوە بەڵام ئەوان چەنەها کەتیبە و چەنەها هێزی میلیشیای جیاوازن هەر یەکە و فەرمان لە شوێنێکەوە وەرئەگرێ ئەوان ناتوانن وەکو یەک مەرجع التزاماتی خۆیان بکەن ئێمە لە نزیکمانن هێزەکانی خوراسانی هەن ئەوان لەگەڵ ئێمە زۆر باشن ئەوان لە دەرەوە شاری ناشنەوە ناو شار سەرای سەلام و ئەوانە بەڵام هێزەکانی تریان زیاتر لە ناو شارن و دەرناچن نازانمەوە مەسایلی سیاسیە زیاتر حەجی شعبی لە ناو خورماتوە بنکە و بارەگای هەیە پێ دوایە ئەگەر پێشمەرگەش بڕۆ ئەم بنکە و بارەگایانە لە نێو شاری خورماتویا بکاتەوە پێت وایە حەجی شعبی قبوڵی ئەمە بکات دڵنیام لەوەی کە قبول ناکە بەڵام ئەوەش ڕێکەوتنێک هەیە حتمما چونکە ئەو ڕێکەوتنێک کە کراوە لایەنە ئەمنی و سیاسیەکان بڵێن لایەنی سیاسی سەرکردایەتی کە ئیکا و ڕێکەوتنانە زیاتر پێویستە بە ئەمنیە بڵین باری ئەمنی ناو شارەکان لایەنە ئەمنیەکان ئەیپارێزن وەک ئاسایش و پۆلیس و شوفتە ئەو شتانە بەڵام ئەگەر ناڵێم پێویستکە یعنی پێویستکە دڵنیام لەوەی سەرکردایەتی سیاسی کورد بڕیارەدا کە هێزی پێشمەرگەش تەداخولکە و بارەگەشدانێ لە ناو حەجی شعبی لە ناو دروست خورمات و ئەیتر چ حەجی شعبی قبوڵی بێ قبوڵی نەبێ بەڕاست وێ ڕایگلەیی و ناڕەزایی خەڵکی شارەکە و تێبینی لایەنە ئیداری و حزبەکان لەسەر بوونی چەکدارانی حەجی شعبی لە ناو دووس خورمات و بەڵام هێشتا بەرپرسانی حەجی شعبی سەرقاڵی ناونووسکردنی گەنجانی کوردی خورماتون بۆ ئەوەی لیوایەکی تایبەت بە حەجی شعبی لە شارەکەدا دابمەزرێن و سنووری دەسەڵاتیان لە ناوچەکەدا فراوانتر بکەن. هەوڵماندا لەم بارەیەوە سەردانی ئەو بارەگای حەجی شعبی بکەین کە تیایدا گەنجی کورد ناونووس دەکەن بۆ چوونە ڕیزەکانیان و ڕای بەرپرسانی حەجی شعبی لەم بارەیەوە وەربگرین. بەڵام دوای چەند هەوڵێک ئاگادار کراینەوە کە بە شێوەیەکی یاشکرا تەنانەت بۆشمان نییە نزیک ئەو شوێنە بکەوین. ناونووسکردن و ڕاکێشانی گەنجانی کورد بۆ ناو ڕیزەکانی چەکدارانی حەجی شعبی لەلایەن خەڵکی شارەکە و لایەنە ئەمنیەکانەوە بە مەترسی گەورە ئەژمار دەکرێت لەسەر ئایندەی کورد لە خورمات و بۆ ئەمە بەسە دەچینە لای بەڕێوبەری یاسایشی خورمات و دەمەوێت ڕای ئەوان بزانم لەسەرم جۆرە هەوڵانی حەجی شعبی بۆ ڕاکێشانی گەنجانی کورد بۆ ناو ڕیزەکانیان. خەڵک گلەی ئەوەکە لە بەرپرسانی ئەمنی لە بەرپرسانی ئیداری شاری خورمات و ئەڵم بە بیان ئەوە کە کورد ناوێت جارێکی تر شەڕ دروست بێتەوە لە شارەکە یا خودت شەڕکە لەگەڵ عەرەب و لەگەڵ تورکمانە جۆرێک لە ڕێخۆشکەری ئەمە بۆتە هۆی جۆرێک لە ڕێخۆشکەری بۆ هێزەکانی حەجی شعبی کە لە گەڕەکەکانە زیاتر بڵاو بنەوە ماڵی کورد تەهدید بکەن یاخود ژمارەی کوردیش بە جۆرێک لە شارەکە کەم بێتەوە ئەمە تا چەند ڕاست بەتەکید ڕاستە تۆ لە کاتێکە غەدر لێکرێ غەدر هەر غەدرە ئەگەر برایەکی خۆت لێ بکە کە دوژمنێک لێتی بکە چکە گەبراکە لێ بکە ڕێ غەدری لێ بکرد دوژمنەکە لێ بکە ڕێ غەدری لێ بکرد غەدر هەر غەدرە ئەو غەدرە کراوە بەرپرسی ئێرەش وەکو ئێمە لە سەرتاوە دەنگی خۆمان هەڵبڕی کە بابەتەکە لەوە دەرچووە لە ژێر دەسڵاتی ئێمە چارەسەر بکرێت من زۆر بەسەراحەت قسەم کرد و ئێستاش ئێڕێم بابەتەکە زۆر لەوە گەورەتر کە بە چارەسەری قایمقام یاخود بەڕێوەبەری ئاسایشی شار ئەو بابەتە چارەسەر بکرێت تۆ سەروی 200,000 چەکدار لە ناو شارە تەشکیلە ئەەکەی کاتی خۆی ڕێگەی پێدرا بێتە ژوورەوە چەکدار بووە هەموو جۆرە چەکێکی پێەیە هەموو پشتگیرێکی بەغای لە پشتە خەڵکێک لە مستەوای نوێنەرایەتی ئێرانە دێ لە کۆبنەوەکانە دادەنشێت ئەم مۆزوعە ئەبێ قیادەی سیاسی مداخەلی تێبگا چارەسەری بکات یعنی خەڵک حەقی خۆیەتی خەڵک مافی ئەوەیە منی داناوە لێرە بم بیپارێزم کاک فاروق لە دوا هەوڵی حەجی شعبیە ئەگوترێ ئێستا لە دەوروبەری خورماتوە یاخۆ بڵێن لە ناو خورماتوە خەریکی ناونووسکردنی خەڵکن بووە دوو لیوای نوێ بۆ حەجی شعبی دروستەکەن و ئەگوتری ئەوانش کە ناویانە نووسن کوردن ئەمە تا چەند ڕاستەوە ئێوە وەکو لایەنی ئەمنی بە دۆداچوونتان نەمڕۆ کردووە ئەمە چیتان بۆ ڕوون بۆتەوە بەتەکی ڕاچوونمان کردووە بابەتەکەش ڕاستە گەنجێکی کوردی زۆر پێشتر لە ناو هەموو لایەنەکان بوو لە زیاتر باڵی ئێستا لەوێ ناوخۆیان تۆمار کردووە هاچۆی بەغاکەن بە ناو لیوە ئەسەد البەغداد کە گوایە ئەمە لەسەر سوپای عێراقدا دەمەزرێن بەڵام پێچەوانەی ئەوە سەر بە حەجی شعبین ناونووسیشی تەواو کراوە سەروی 1700 کەسە بن
لە سنوورەکە لە یەک دوو شوێنش جێگۆڕیان پێکرا کە دوایە وەکو قیادەی سیاسی کورد ڕازینین بە دروستکردنی ئەم هێزەکە دروست دەکرێت بەڵام ئەمە ڕەدانەوەیکی ئەعلامیە گیناوەکو کردار نەکراوە چووکە لە گوندی یافە کە 2 کیلۆمەتر لە دەرەوەی شارەکەێتە نێوان دوو زوان بەگۆ بارەگایان هەیە هاتوچۆیان هەیە خۆشیان هاوچۆی بەغاکن بەڵام ئەمەش بەداخەوە ینی کورد ئەگەر بتوانێت باوشی بۆ بگرێتەوە وەکو لە لیوایەکە وەکو لیواکی پێشمەرگە تشکیلەی بکردای ئەو بابەتەی بۆیان بکایە بڕۆ ناکەم ئەو خەلکانە خەڵکی ئەوە خۆفرۆش من بڕۆنە باوشی ئەوەی حەجی شعبی کە جایەتی ملەتەکەی خۆیان بکەن ئێستا ژمارەی حەجی شعبی چەکدارەکانیان لە ناو خورماتوە ژمارەیان گەشتوتە چەند نزیک چەند بۆتەوە لە ناو شار بە پێی ئاماری ئێمە سەروی 2000 جگە دەوروبەری معسکەرەکانی دەوروبەر و سەربازگەکانیان لە دەوری ئامەلی ئەو ناوە بەزانە شار سەری 2000 بەگشتی لەو سنوورە کاتە نزیکی چەند هەزار چەکدار بە ئێرە و ئامەلی و دەوروبەر و 4 بۆ 5 هزار چەکداریان دەبێت هەرچەندە بە شەقام و کۆڵانەکانی قەزای خورماتوودا بگەڕێیت و بپرسیت زیاتر گوێت لە گلەی و بێزاری خەڵکی ئەو شارە دەبێت لەسەر جوم و جۆڵ و کارەکانی چەکدارانی حەجی شعبی لەلایەک و بێدەنگی و خەمساردی حکوومەت و لایەنی کوردی لەلایەکی دیکەوە بۆیە لەم نێوەندەدا خورمات و دانیشتوانەکەی لە چاوەڕوانی چارەنووسێکی نادیاردان.